بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەمولایەکماندا، و خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکە، بە موسڵمانی بمان ژێنێ، بە موسڵمانی بمان مرێنێ، بە موسڵمانی زیندیمان بکاتەوە. خۆشحاڵم کە لە بەرنامەی پەنا بە خزمەتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار ئەو بەرنامەیە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قورسکە ئینشاءالله تعالی. لە زنجیرەی سیانزە بە خزمەتان دەگەم. هەر لە خزمەتە و فەرمودەیە داین کە شەکلی کوڕی حەمید ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ: ئەتەیت النبي صلى الله عليه وسلم فقلت يا رسول الله علمني تعوذا أتعوذ به. قال فأخذ بكتفي فقال: قل اللهم إني أعوذ بك من شر سمعي ومن شر بصري ومن شر لساني ومن شر قلبي ومن شر مني، يعني فرجه. تمانو فرمودية أبو داود رحمتي خوای لێ بێ و نەسائی هێناویانە، و شەیخی ئەلبانی بە ڕاستی زانیوە ئەو فەرمودەیە. هاتینە سەر خاڵی سێیەم لەو فەرمودەیە، باسی خراپی و زەرەرەکانی بیستنمان کرد و بینینمان کرد. دەینە شەڕ و من شەڕی لیسانی. دائما مادام گوتمان لە هەندێک مەقاطعدا کە شەڕ بەکاردێ، مقابلەکەشی خەیری هەیە، یعنی زوبان هەر شەڕی نییە، بەسەر هەر شەڕی نییە، سەمع هەر شەڕی نییە، خێریشان هەیە. ئەوانە کە خێریان هەیە ئینسان دەبێت دوعا بکە، دائما ئەو ئەعزایانەی خوای گەورە مۆفەقیکە لە چاکەیان بەکاربێنیتن، لە خێریان بەکاربێنیتن، و دوعا بکە کە خوای پەروەردگار لە شەڕی ئەوانەیان ڕزگار بکە ئەو ئەعزایانە. خۆشەویستان، کە دەفەرمێ و من شەڕی لیسانی باسمان کرد، بەڵام پێم خۆشە بیگەڕێمەوە سەر زوبان. یەکێکە لە هەرە گەورە نیعمەتانەی خوای پەروەردگار کە بە ئینسانی داوە، و بە تایبەتیش ئینسان ئەگەر گوێبیست و گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی خوا و پێغەمبەری خوا بێ بۆ چۆنیەتی معامەلەکردن لەگەڵ ئەعزاکانیدا. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وسەلام ئامۆژگاری کردوین کە زوبانمان بەردەوام پاراو بێ بە زیکری خوا. کە لێی دەپرسن ئەی پێغەمبەری خوا چ شتێک لە هەموو شتێکی باشترە؟ دەفەرمێ ما زال لسانك رطبا بذكر الله. زبانت دائما تەڕ بێ، پاراو بێ بەچی؟ بە زیکری خوا، یعنی دائما زیکری خوا بکە. بۆ چکە گە زیکری خوات کرد، خوای پەروەردگار لەگەڵتدا دەبێتن، خوای پەروەردگار هاوکارت دەبێت، خوای پەروەردگار ستری خۆی بەسەرتدا دادەداتن، خوای پەروەردگار حەفزی خۆت بەسەردا دەدا، خوای پەروەردگار دەتپارێزێ لە هەموو شتێکی. زۆر گرنگە ئینسانی ئیماندار، ئینسانی موسڵمان ئاوا معاملە بکاتن. و گوتمان بێ حکمت نییە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا زبانێکی پێداوین، بەڵام دوو چاوی پێداوین، دوو گوێسکەی پێداوین، و زبانی لەو شوێنەدانا وەکو سزنێکی بۆ کردووە، بۆی کە ئەو ئینسانە زۆرتر فکر بکاتەوە، زۆرتر بیر بکاتەوە، کەمتر قسە بکاتن. و قسە بەڕاستی هەر لەفزێکە ئینسان دەبێ بیزانێتن، هەر لەفزێک لە دەوماندا دێتە دەر بەلاش ناڕواتن. ئەوە نییە بڵێ وەڵا سوعبەتم کرد. ئەها هەندێک منافق لە خزمەت پێغەمبەردا بوون عەلەیهی سەڵات وسەلام، لە یەکێک لە غەزەواتەکان گاڵتەیان بە موسڵمانان کردووە، گاڵتەیان بە پێغەمبەر کردووە عەلەیهی سەڵات وسەلام. دوایە کە خوای پەروەردگار ئاشکرای کردن و ئاەتی لەسەر دابەزاندن، وتیان ئەمە گاڵتە و گاڵتە جار و سوعبەتی مابەینی خۆمان بۆی پێغەمبەری خوا. خوای پەروەردگار دەفەرمێ
گاڵتە بەخوا و بە دینی خوا و بە ئایەت و بە ئەحادیسی خۆ بە فەرمودەکانی پێغەمبەر و بە پێغەمبەر و بە هاوڵان دەکەن قەد کەفەرتم بەعدە ئیمانیکم پاشەوەی کە ئیماندار بنەوە کافر بوونەوە. ئاگاتان لە یەک شت هەبێتن پێم خۆشە لێرانە بیڵێم زۆر کەسم بینی و مەسەلەندەی ئاەتێک دینی تۆ بە گاڵتە جاڕی یان مەسەلەن شتێکی سیر دروست دەکاتن گاڵتە جاڕی بە مزگەوت بە موسڵمانان بە بەهەشت بە دۆزەخ بە مەلایکەتانی خوا بە دەسەڵاتی خوا هەمووی کوفرە. ئەو شتانە ناکرێت ئینسان گاڵتەی پێ بکاتن جێی گاڵتە جاڕی نین لە بۆ پێکەنین کابرا نوکتەیەکی دروست کاتن بەس بۆی کە خەڵک پێ بکەنیتن. ئایەتی خوای پەروەردگار دەسەڵاتی خوای پەروەردگار قودرەتی خوای پەروەردگار خەتی سوورن هیچ ئەڵتەجاری نین هی ئەوەی نین ئینسان بیانێنێت و بۆی خەڵک پێ بکەنێتن. لەبەرەوەی زۆرتان ئاگا لێبی و هەر کەسێک شتان بینی نسحەتی کەن ئامۆژگاری کەن پێی بڵێ منە کاکە ئەوە تۆ ئەگەر نازانی ئەوە کوفرە ئینسان شتێک بڵێتن کە گاڵتەکردن بێ بە شەریعەتی خوا بە پەیامی خوا بە قەزا و قەدەری خوای تەبارەک وتەعالە. ئەوجا زوبان یەک شت زۆر گرینگە ئینسان ئەو زوبانەی لە ئیستیغفار ڕابینیت ئەو زوبانەی لە ئیستیغفار ڕابینی بەردەوام ئیستیغفار بکە ئەستەغفر الله ئەستەغفر الله ئەستەغفر الله بۆ چونکە هاوکارت دەبێ بۆ هەموو ئیشێکی چاک. تەماشەکە ڕێنمونی نوح عليه الصلاة والسلام بۆ قەومەکەی چ بوو وقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. هەرچی خۆشی و خۆشگوزەرانیەکانی دنیا هەن پەیوەستن بە ئینسانەکان و هەمووی کورت هەڵێناون لە چی لە ئیستیغفار. مامۆستایەک پرسیارێکیان لێکرد گوێم لێ بوو زۆر جوانی وەڵامدانەوە دەدڵی خۆمدا زۆرم دڵ پێ خۆش بوو دەدڵی خۆشمدا زۆر دەستخۆشیم لێ کرد. تەلەفۆنیان بۆ کرد وتیان مامۆستا منداڵمان نابێتن چەند ساڵە مەسەلەن ژنمان هێناوە خۆم و خێزانەکەم هاوسەرگیریمان کردووە خوای گەورە منداڵی پێ نەداوین تی کوڕم زۆر ئیستیغفار بکەن. تەواو ئینسان دەبێ ئەوەندەی ئەعتیمادی بەخوا بێ کە لێت دەپرسی بۆ خوای پەروەردگار تەبارەک وتەعالا وای فەرمووە وقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. تەجروبەی کەن خۆت و خێزانت ئەوەی کە منداڵیان نابێ ئەوەی کە فەقیرە ئەوەی کە هەژارە ئەوانەی کە تووشی وشکە ساڵی بوون خەڵکەکە بە هەمووی ئیستیغفار بکە بەردەوام. ئەوجا دەفەرمێ ومن شەڕی قەلبی خوایە لە خراپیەکانی ئەو دڵە لە شەڕی ئەو دڵە بمپارێزی. ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام دەستی لەسەر شانی هاوڵێک داناوە پێی فەرمووە ئەی پێغەمبەری خوا کۆمەڵە شتێکم پێ بڵێ خۆم پەنادەم پێی بۆ خوا تەبارەک وتەعالا خوای پەروەردگار پەنام بداتن. ئیدە ئینسان تەماشەکە چەند دائیمەن ئاگاتان لێبێ کەسێک کە دەڵێ نسحەت و ئامۆژگاریم کە چ شتێک بە چاک دەزانی بە باش دەزانی پێی بڵێ. بەس ئاگاتان لە یەک شت بێتن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام مامۆستا بووە معەللیمی بەشەریەت بووە بە گوێرەی ئەو خەڵکەی کە داوای نسحەت و ئامۆژگاریان لێ کردووە وەڵامی داونەوە هەموو یەک وەڵام نەبووە. هیوا هەبوو مەسەلەن پرسیار نسحەت ئەی ئامۆژگاری پێغەمبەری خوا ئامۆژگاریم کە فەرمووی لا تەغضەب ئامۆژگاریم کە لا تەغضەب ئامۆژگاریم کە لا تەغضەب تووڕە مەبە. پیاوێکی تووڕە و ترش بووە. ئەو دڵە لەگەڵەوەی کە مەڵبەندی تەقوا و ئیمان و دینداریە بەڵام ئاگاتان لێبێ مەڵبەندی شەڕ و خراپە و خراپەکانیشە. هەموو شتێک لەوێن دەرێ و سەرچاوە دەگرێ. لەبەرەوەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام دەفەرمێ ئەلا ئین فی الجەسەد مضغە لە ناو جەستەی ئینساندا پارچە گۆشتێکەیە ئەگەر بۆ خوا سوڵحا هەموو ئەعزاکانی دیکەت بۆ خوا دەسوڵحێن بەڵام ئەگەر خراپ بوو هەموو ئەعزاکانی دیکە خراپ دەبن. زوبان دەست بە جوینان دەکات چاو دەست بە نەزەر دەکات گوێ لە غەیبەت و خراپە و خراپەکاری ڕادەگرێ قاچ بەرەو شوێنی خراپ دەڕوا دەست زوڵم و ستەم دەکات بەڵام ئەدێکە بۆ خوا ساڵح بوو ئەوە
حیسابی لەسەر نییە. و لە هەموو شەڕێکی خراپتر شەڕی دڵ قبولکردنی کوفر و نیفاقە و بواردانە بە کوفر و نیفاق لە ناو ئەو دڵیدا جیان ببێتەوە. لەبەرەوەش خوای پەروەردگار کە باسی ئیمان دەکا کە باسی باوەڕهێنان دەکا دەفەرمێ ومن یەکفر بالطاغوت ئەو جا دەفەرمێ ویؤمن بالله دەبێ کوفر و نیفاق وەلانەی لە ناو دڵتدا ئەو جا جێی ئیمانی تێدا دەبێتەوە. ما جعل الله لرجل من قلبين في جوفه خوای گەورە تەبارەک وتەعالە دوو دڵیدا نەناون لە ناو جەستەی ئینساندا دڵێک بۆ تەقوا و دینداری بێ دڵێکی بۆ کوفر و نیفاق بێ یەک دڵە شوێنی یەک شتیشی تێدا دەبێتەوە. خوای پەروەردگار قبول ناکات لەگەڵەوی کەسێکی دیکەت خۆش بێ بەقەدەر ئەو. خوای پەروەردگار قبول ناکات بە دوای منهەج و بەرنامەیەکی دیکە بکەی وەکو منهەج و بەرنامەی ئەو. ئەوجا دەفەرمێ ومن شر منی یعنی فەرجی یعنی خوایە پەنا دەگرم لە تۆ لە خراپەی داوێنم. طبعا دووشت ئینسان تووشی خراپە دەکەن و تووشی دۆزەق دەکەن بە تایبەتی وەکو پێغەمبەر فەرمیەتی عەلەیهی سەلام یەکیان زوبان کە زۆر خراپە ما یەلفظ من قەول إلا لديه رقیب عتید هەر قسەیەکی دەکەی دوو مەلایکەت ڕاوەستاون سجلیان پێ قەڵەمیان پێ لەگەڵ تودان بەردەوام نانو خەویان نایە برسی نابن تێنی نابن وەڕەس نابن. ئەوە نییە بڵێ وەڵادەی ئەو مەلایکەتانە بێ ئاگان با من هەندێک گوناهام بکەم بەردەوام بە ئاگانە کە هەر کەلیمەیەک خوای پەروەردگار دەفەرمێ وما یەلفظ من لەفظ چییە ئێستا ئەوی من هەموو لەفظن هەموو دەنووسرێن ئەو بەس نووسینیان لەسەرە عیلاقەیان لە هیچی دیکە نییە بەس دەزانن کامەی خراپە و کامەی چاکەیە. ئەوەی کە چاکەی دەنووسۆی خراپێ ئەو جا لە ڕۆژی قیامەتدا خوای پەروەردگار پەناماندا و ئیخلاسمان بە قسمەتکە سجلی چاکەکانت ئەو جا خوای پەروەردگار تەتەڵەی دەکات چەندت بۆ خوا بۆ چەندت بۆ ڕیایی بووە چەندت بۆ حەزی نەفس بووە لەوێن دەرێت تەتەڵە دەکرێت لەوێن دەرێت لە سەنجی مەحەک دەدرێت خوا پەناماندا خوای گەورە فەزەحمان نەکە یا رب العالمین. ئەو جا ئەوە خاڵی یەکەمە کە زوبان لەگەڵ چی لەگەڵ داوێن زوبانە ئینسانی بەرەو هیلاکت دەبا زوبانە ئینسانی بەرەو خراپە ڕادەچێشیتن زوبانە ڕێخۆشکردن دەکات لە بۆ فەرج لە بۆ داوێن کە خراپە و خراپەکاری و زینا و ئیشی خراپە بکاتن خوا پەنامانداتن. دەفەرمێ و بڵێ خوایە لە شەڕی مەنیی یعنی لە شەڕی داوێنم بمپارێزی. لەبەرەوەش ئەو زروفەی ئێستا تێداین ئامۆژگاریەک بۆ خۆم و بۆ ئێوە بۆ سەرجەم موسڵمانان تا پێتان دەکرێ ماڵ و منداڵتان کچتان کوڕتان گەیشتنە ئەو تەمەنەی زەواج بەڕێیان کەن بۆ شوێنی خۆی ژنیان بۆ بێنن چکە جەوەکە ئەوەندە فاسدە ئەوەندە خراپە وەسف ناکرێت ئەوەندە خراپە وەسف ناکرێتن لە ڕووی سفوری و بەرەڵایی و لە ڕووی خۆڕازانەوەی ئافرەتان خوای گەورە هیدایەتیان بدە و لە ڕووی ئەو تەکنۆلۆژیایی کە هاتۆتە بەرچی هەموو لایەکمان کە هەموو شتێکی سانسۆری لەسەر نییە و بەلاش بە سعرێکی زۆر زەهید سعرێکی زۆر کەم هەموو خراپە و خراپەکاری ئەو دنیات پیشان دەدات. ئەویش لە بۆ بەرژەوەندی من و تو نییە لە بۆ بەلا ڕێدابردنی ئەو کۆمەڵگەیە. خوای پەروەردگار بە گەورەی و عەزەمەتی خۆی لەو خراپە و خراپەکارانە خراپەکاریانە بمان پارێزی ئینشاء الله تعالى. ئەو جا دێمە سەر فەرمودەیەکی دیکە کە پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام دەفەرمێ اللهم إني أعوذ بك من البرص والجنون والجذام ومن سيء الأسقام. طبعا ئینسان زاری وا هەیە خۆشەویستانی خۆم بەتایبەتی ئەو فەرمودەیە کە ئێستا لە جەوێکدا دەژین ترس و بیمێک ڕووی لە خەڵک کردووە نەخۆشیەک ڕووی لە عالەم کردووە ڤایرۆسێکی گچکە ئەو ڤایرۆسە گچکەیە تەنجی بە دنیا هەڵچنیوە نابیندرێ ڕسمێکیان بڵاو کردبووەوە ئەگە بە هەڵەدا نەچوو بم نووسرا بوو 2,600,000 ئەگەر بە فکرم بێت 2,600 بوونیە 2,600,000 گەورە کرابوو. جا حسابی خۆت بکە ئەو 2,600,000 کە گەورە کرابوو
بە ئەجهیزەی تایبەت شکلێکی عەجایب، چاوی هەبوون، دەوی هەبوو، دەستی هەبوون. یعنی کەسێک کە میسقالە زەڕەیەک ئیمانی هەبێ دەبێ تەسلیم بە گەورەی و عەزەمەتی خوا بێت. مەخلوقێکە زۆر بە گچکەیی بڵاو کرابەوە کە 2,600,000 جار گەورە کرابوو، ئاوا خوا گەورە خەڵقی کرد بێتن. 2,600 جار 2,600 جار. جا حیسابی خۆت بکە. یعنی لەگەڵەوەشدا ئەو هەموو دنیای دەزەواقە ناوە، ئەو هەموو خەڵکەی دەزەواقە ناوە، ئەو هەموو تەکنۆلۆجیا و ئەو هەموو شەریکات و بەزم و ڕەزمەی دەزەواقە ناوە. ئەدێگە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا جوندیەکانی خۆمان بەسەردا مسەڵەت کە خوا پەناماندات و خوای پەروەردگار سترمان کە و بمان پارێزیتن. لەحزەیەک ئەو بوونەوەرەمووی تێک دەدات. لەبەرەوەش ئاگاتان لێبی چکە جای لە علاماتی ڕۆژی دوایی کە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام کە خوای پەروەردگار کۆتایی بە دنیا دێنیتن بە یەک دەنگ جاری وا هەبووە یەک قەوم لە بەین چووە، یەک سەیحەی جبریل عەلەیهی سەڵات وسەلام، یەک قیژە بایەک دێتن کە ئەو بایە سەر زەوی تەخت دەکاتن، هەرچی ئیماندارە دەمری بەس بەو بایە، بەس بایەکەی بۆن کاتن، بەس هەڵی مژیت. لەبەرەوە ئەو فەرمودەیە زۆر دەستا و دەست دەکرێ کاتێک کە حتى إذا بلغت التراقي وقيل من راق أو دغارة چ دکتۆرێک چێ فریام کەوێ چێ ڕزگارم کە ئەو کاتەی خواوە کردێتەوە. زۆرترین لەو فەرمودانەی کە زۆرترین فەرمودەم بینی و بڵاو کراونەوە فەرمودەیە بووە بۆی خەڵک خۆی پەنادا بە خوای پەروەردگار بیپارێزی لەو دەردەی. بەڵام من یەکشت دەڵێم هەموو جارێ دەڵێم ئینسان ئەگەر لە خۆشیان خوای پەروەردگاری لەبیر نەچوو بێ لە ناخۆشیان خوای پەروەردگار ئەو عەبدەی خۆی لەبیر ناچێت، ئەوەتان لەبیر بێت. ئینسان لە خۆشیان خواپەرست بوو بێ لە ناخۆشیان خوای پەروەردگار ستری دەکات و حفزی دەکات. بەڵام جاری واشە هەمان ئەو ئینسانش خوای پەروەردگار خۆشی دەوێ پلە و پایاکی بەرزی بۆ داناوە دەوێ پلەی شەهیدیشی بە قسمەت کات و بیباتەوە لای خۆی لەو دنیا وە چ کابرای گوتی بێدادیە ڕزگاری کات. ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ اللهم إني أعوذ بك من البرص. بەڕەس نەخۆشیە کە تووشی پێستی ئینسان دەبێ تا ئێستانەکە چارەسەری نییە. بەڵەچی پێستی ئینسان سپی دەبێ عادەتەن ئینسان وەکو بڵێ تۆزێ تووشی حراجی دەبێتن پێی ناخۆشە، بەس پێت خۆش بیان ناخۆش بێ ئەو نەخۆشیە لە یەک سەردەمدا لە یەک کاتدا چارەسەری هەبووە. ئەویش وەکو موعجیزە لە سەردەمی عیسا عەلەیهی سەڵات وسەلام ئەو چارەسەری کردووە. ئەویش نەک دا و دەرمانی گربێت و بە ئەمری خوا فەرمودی چارەسەرتان دەکەم، دەستێکی وێ داهێنا و خوای گەورە شیفای داوە. لەو کاتەیوە تا ئێستا و تا نازانون لە دوای ئێمەش چارەسەری نییە. و ئەو فەرمودانەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دائیمەن پاڕانەوەی لە خوای پەروەردگار ئینسان بێڵی تۆ لەسەر ئەحسەنی تەقویم، لەسەر شێوە جوانیەکەی، لەسەر ڕێک و پێچیەکەی. یعنی هەر شتێک کە بێتە مایەی دڵە ڕاوچێ دروستکردن بۆ ئێمەی ئیماندار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوعایەکی فێر کردوین کە خۆمان پەنا بدەین بەخوا خوای پەروەردگار ڕزگارمان کا لەو شتەی. دەفەرمێ والجنون والجذام وسيء الأسقام. کاتێکە لێرانە ڕێمان پێنادا تەواوی کەین لە زنجیرەی داهاتوو تەواوی دەکەین ئینشاءالله بە حەول و قووەتی خوا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکاتن و سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە و خوای پەروەردگار ئیمانمان سەلامەت بکە و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا موفقمان بکە بۆ کاری چاک و موفقمان بکە بۆ زەبطکردنی ئەعزاکانمان بۆی کە بەرەو خراپە نەڕۆن و ڕێنمونی چاچیان بکەین بۆ خواناسی و تەقوا و دینداری. والسلام عەلەیکم
ورحمة الله وبركاته.